سڵاو بینەرانی خۆشەویست و ئازیز هاتینەوەلاتان لە بەرنمەیەکی تری بەسەرکردنەوە بۆ ئەم جارشمان ئامادەی پیشەسازی کوڕانمان بەسەر کردوێتەوە فەرموو بینەرمان بن. ئامادەی پیشەسازی کوڕان لە ساڵی 1954 دامەزراوە لە سێ بەشی سەرەکی پێگاتووە، ئەوانیش بەشەکانی دارتاشی و کانزاکان و میکانیکە. خوێندکاران لە قۆناغی نوێی بنەڕەتیەوە ئارەزوومەندانە بەشێک هەڵدەبژێرن و لەو ئامادە پیشەسازیانە وەردەگیرێن. بەخێراتنتان دەکەین سەبارەت بە ئامادەی پیشەسازی سلێمانی کوڕان یەکێکە لە ئامادەیە کۆنەکان کە لە ساڵی 1954 بنیاد نراوە. لەو ساڵەوە بەردەوام خوێندکار و کادری وەسەتی پێگەیاندووە بۆ شارەکەمان بۆ پێگەیاندنی ئەو کەسانی کە زیاتر دەستی کاریان هەیە لە کارگەکانی سلێمانیە. بەردەوام خەڵکی ئازا و بوێرمان دروست بووە هەم لە لایەنی کۆمەڵاتی و هەم لە لایەنی پیشەیەوە. ئێمە بەنسبەت ئێستا خوێندنگاکەمان لە بەشی میکانیک، دارتاشی، ئەلمنیۆم و معادن کە خۆشبەختانە قسمی پیفیسیشمان بۆ زیاد کردووە، ساڵانە خوێندکارێکی باش وەرەگرین و هەر لێرەشەوە خۆشبەختانە پار خوێندکارمان یەکەمی لە ئاستی هەرێمە یەکەم بووە و ئێستا لە زانکۆی سەلاحەدین لە هەولێر لە بەشی هەندەسە دەوامەکە. بەردەوام ئێمە لە قسمەکان خوێندکار ڕائەهێنین پاڵ بە پاڵی ئەوەی کە لێرە دەرسە ئەکادیمیەکان پێشکەشەکەن لە بەشەکانیشە بە پراتیکی وانەکان ئەنجامەدەن. ئێمە بەڕاستی چەند ساڵی پێشتر هەندێک مەواد و نوقسانیمان هەبوو، بەس خۆشبەختانە ئەم ساڵ پەروەردە نەسری بۆ سەرف کردین، توانیمان مەوادانی کە پێویستە بۆ مەشقی خوێندکاران دابینی بکەین. بۆیە ینی ئێمە داوا ئەکەین بەردەوام لە لایەنە پەیوەندیدارەکان کە بەدەم ئامادەی پیشەیەکانەوە بێن. خۆتان نەزانن هەموو وڵاتێک سەرەتای پێشکەوتنی بە سنعاتەوەیە. وڵاتە گەورەکان و وڵاتەکانی کە ئەتیمادیان لەسەر دەستی کاری خۆیانە ئەوانە وڵاتی پێشکەوتون و هیوادارین ئێمەش لە ڕێگەی خوێندنگە ئامادەیە پیشەیەکانەوە بتوانین ئەو بوارە بەرەو پێش بەرین. بەشی کانزاکان خۆی لە ئەسڵابێ بە سێ بەشەوە: بەشی ئۆکسیسلین، بەشی حدادە، بەشی لحام. ینی لحام قەزمان وڵدنەکەی قەوسی کارەباییە. ئەم بەشە تقریبان 40 کەس وەرەگرێنی هەموو ساڵێ جیامان کردوەوە. بەشی پلاسیکمان جیا کردوەوە، بەشی ئەلەمنیۆممان جیا کردوەوە. بەشی ئەلەمنیۆمان نیاوە بەس پۆلی یەکەکان. هەروەها دەورەژە بینن لە بەشی کانزاکان، ینی بۆی ئەوانیشیان لە فکر نەچێتەوە. اینجا بەشی پلاسیکمانەیە. بەشی پلاسیک پۆلی یانزەکانن. پۆلی یانزەکانیش بە دوو وەجبێ، وەجبێ لێرە دەرزەخوێنن، وەجبەیەکیش لە کانزاکان دەرزەخوێنن. ئەوانیش بۆ ئەوەی ئیزدیحام دروست نەبێ لە سەرمان بەم شێوەیە هینمان کردو. بەس پۆلی دوانزەکان هەموو ساڵەکە بە کاملی ئاسنگەری و لحامی ئەستلین و قەوسی کارەبایەکەن. فێری چییە بن؟ فێری دەرگا دروستکردن، فێری دەرگا و پەنجەرە، فێری چۆن لەحیمی تانکی و بۆیلەر و ئەمانەکەن. بەم شێوازە ئێمە کۆتاییمان پێێناوە. بەس جاران وەختی خۆی ئێمە ئەم بەشەمان نەبوو، بەشی پلاسیک چوینە لای مەحافظ، تقریباً پارەیەکی باشی بۆ سەرفکردین بەشی پلاسیکمان کردەوانێ و پەشی ئەلەمنیۆمیش مدیر هەوریە لەگەڵ مفەتیش و شتەکانە بەشی ئەلەمنیۆم. چونکە ئێستا بەشی لحام ئەو قووەتی جارانی نەماوەکو جاران نییە بڵێ بەخوا ئێستا هەر بە لەحیمەکەم. ئێستا مۆدەی پلاستیکە، مۆدەی ئەلەمنیۆمە، مۆدەی ئەمانەیە. بەشی ئەوەی کەوا ئێمە سەفرەی عیلمیمانەیە، بەڵێ سەفرەی عیلمیمان کردووە بۆ معمەلی ئاسنتوانەوە لە تاسووجە. زۆر جارەچین بۆ دووکان، بۆ دەربەنی خان. ئەمانە قوتابیەکانە بینن چۆن ئەو تۆرباینانە ئیژەکە، چۆن ئەو لەحیمە کراوە، چۆن ئەمانی گەشتێکی زانستیان لەگەڵاکەین. بەس بەنسبەت کەم و کوڕی ئەوەڕۆڵا کەم و کوڕیمان ئەیە بەنسبەت مەوادەوە مەوادمان کەمە بە حەقەت. یعنی حەزەکەین مەواد زۆرتر بێ بۆی خوێندکاران زیاتر ئیسفادە بکەن لە بەشەکەی خۆیانە.
سەبارەت بەوەی کە ئێمە هەندێک چالاکی و هەندێک چوونە دەرەوە ئێمە بەسواسەوە زۆر لە کارگەکان بەنداوی دوکان و کارگەی PVC کارگەی ئاسنتوانەوەی تانجەرۆ ئەمانە هاوکارمانن کە خوێندکار ئەبین ڕاستەوخۆ لە کارگەکان مشاهدەی خۆیانەکەن و ئێمە منیش وەکو خۆم کە خریجی زانکۆی تەکنۆلۆژی بەغام وەکو ئەندازیارێک چەند ساڵێک لێرە دەست بەکارم ئەوەی توانی باتمە لەگەڵ هاوکارەکانمانە کە مامۆسای زۆر سەرکەوتویتایە کە مامۆساکانمان خبرەی چەند ساڵی پێشویان هەیە بەردەوام لەواین کە بتوانین خوێندکارەکانمان فێری سنعاتی بکەین کە دوا ڕۆژ بتوانن خۆیان کار بۆ خۆیان بدۆزنەوە بەشی میکانیک و بەشی دارتاشی و بەشی ئەلمنیوم و PVC کە مەعادن تایە ئەم ساڵش خۆشبەختانە PVC مان تیا کردەوە. ئێرە بەشی میکانیکە پۆلی 10 و 11 و 12مان هەیە ئیشەکانیان جیاوازە نزیکەی 200 تەلەبەمان هەیە بە هەر سێ مەرحەلەکە لە پۆلی یەکە ئەو ئیشانەی کە ئەی خوێنن سەرەتاییە بەربەنکاریە فێرە بن چۆنی چەند لایەک دروستکان ڕووڕێککەنەوە ئەمە لە پۆلی دەیە لە پۆلی 11ە ئامێری تۆڕنە ئەخوێنن ئامێری تۆڕنە چییە بەشەکانی چییە ئەو ئیشانەی لەسەری ئەکرێ چییە تەلەبە شارەزایەکی باش پێیا ئەکات دوایەوە چنە پۆلی 12 لە پۆلی 12 ئامێرەکانمان زیاترە تۆڕنەی تایە دووبارەیە ئامێری ڕەندەی تایە میقشەتە و ئامێری فرێزەشمان هەیە و درێڵ و شتەکانی کەش کە پێویستمان پێێتی بە ئەو شتانەی بەکاری بێنین شاری کارەباییە ئەو ئامێرانەمان هەمووی هەیە و ئیشیشی پێیەکین و تەمرینیشمان لەسەریان کردووە گەشتی زانستیمان هەیە ئەم ساڵیش گەشتمان کردووە لەگەڵ پۆلی 12کانە زیاتر گەشتەکەن ئەم ساڵ چین بۆ معمەلی چیمەنتۆی بازیان بوو بەڵام گەشتەکان هەنێ جار یارمەتی تەلەبەکان نایەن بچینە ئەو شوێنەی کەمە بەسمانە ئێستا ئێمە ئەم ساڵ کە چوین بە نەزەری شتەکانیان شارح کرد ئێمە ویسمان بچینە بەشی میکانیک ئامێرەکانیان ببینی تەمرینی خۆیان هەیە کە یەنە ناو پۆلەکانەوە ئەو تەمرینانەی کە لە پێشە باسی شتەکانیان بۆ کرێ بە نەزەری ئەو ئیشانەی کە ئەیکەن ئەینووسنەوە دوایەوە تەمرینیانەیرێتێ تەمرینەکان بە یارمەتی مامۆساکانیان پارچەکانیان بۆ حەزرکرێ ئەمانیش جێبەجێیەکەن پێگومانەمە بەشی نەجارەیە بەشی دارتاشیە ئەم بەشە تقریبەن خوێندکارەکانی بە پۆلی 1 و 2 3ەوە تقریبەن 9 خوێندکارمان هەیە بێگومان خوێندکارەکان ئەوەی کە بەڕغبەتی خۆی هاتوویان بەڕغبەتی خۆی ناتۆ بەڕاستیمە لە سێوە وەریان نەگرین تێرێمە کە بیدایەت کە بە خێراتیان نەکەین ئەو پرسیاران لێکەین تقریبەن هەنێکی زۆریان ئەڵێنەوە بەڕغبەتی خۆمان هاتوین و هاتوین لێرە فێری وەکو سنعەتە بین بەڕاستی لە دوای دەوامەوە لە دوای ئەوەی کە ئەوان لە تەواو بن هەلی کاریان بەڕاستی بە بڕای من دەوانێ زۆر نەبێت بەڵام لێرە ئەم شوێنەی ئێمە بەشی دارتاشیە زیاتر ئێمە وەکو کارێکی هونەری یان ئینتاجی پەروەردەیانەکەین ئیتر لە دەری شەو بەڕاستی ئەوە کەوتوتە سەر ئیمکانەتی خۆیان و سەر ئەوەی کە ئەوان چەندێک توانای خۆیان بەرزەکەنەوە لە ئیشەکەیە بەڵێ ئەسا ئەم ساڵ قەرار وایە لە 24 لە 24 شەڵا پێشەنگای بکەینەوە ئێستا ژەمە خۆمان ئامادەکەین بۆ پێشەنگایە بەڕاستی و خوێندکارەکانمان بەڕاستی بە جددی ئیشەکەین و مامۆستا بەڕێزەکانیش خۆمان ئامادەکەین بۆ ئەو پێشەنگای وەڵای ئەوەی ئێمە بێگومان بەس ئەوەی ئێمە چکا بە دابەشمان کردوون بەسەر گروپە هەر گروپەی ئیشی خۆیەکات هەر گروپەی ئیتر نموزەجێکی جوان پێشکەشەکە بۆ پێشەنگاکە بەڵام ئەوی کە پرسیارێک کرد ئێمە بەڕاستی ئەم
من بواتە سەورەکەم هەموو بەشەکانی کە ژەروایە کەم و کوڕیمانەیە کەم و کوڕی ئەداوتمان هەیە ئەویش بە بۆنەی قەیرانەوەیە بە بۆنەی ئەوەیە کە پیشەسازی زۆر نازانم بڵم چی سابۆ نمونێ بە لەم قسمایەکە من بۆ لە پۆلی ئەم پۆلێکە پۆلی دەیە سیتە لەوەیتە سیتە لەوە ڕاستی زۆرە بۆ بەشی داتاشی بەڵام بەداخەوە ئەبینی 6 مەنگەنەمانەیە و مەنگەنانش بەڕاستی هەنێکیان لە کار کەوتون کە مەنگەنەکە یەکێکە لە کارە ئەساسیەکانی خوێندکار مەشاشیلمان هەیە مەشاشیلی کەمی ئەداوتمان هەیە.